بۆیە قیاس لە شریعەتە کراوەتە یەکێک لە ئەحکامەکانی شریعەت. هەندێک جار باسی ئەوە ئەکەم کە ئەگەر ئێمە بڵێن لە هەموو شتێکە بەس قورئان و سوننە بەس، ئەوە هەڵەیە، ئەوە فکری ئەهلی سوننە نییە. ئەهلی سوننە چوار مەصدەری هەیە بۆ وەرگرتنی تەلەقی علم: قورئان و سوننە و ئیجماع و قیاسی هەیە. قیاس چییە؟ قیاس ئەو هەموو بابەتە عەقڵیەیە کە عولەما هاتوون ئیستینباطیان کردووە. بە نمونە ئەگەر یەکێک لە ئێمە با بڵێن لە کاتێکە جاوە دۆستێکم هەبوو ئەوی جارێکیان ئاوام کردووە تەحیاتم ئەخوێن لە نوێژە، بگەشتمە ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله و پەنجەم وا لێ کرد، اینجا بیرم کەوتەوە ئەی ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله کە زاری بکە هەڵەیە. باشە ئەو من لەم کاتە تەحیاتم خوێن چی بکەم لە نوێژەکەمە؟ حکومەکەی چی؟ خۆ لە قورئان و سوننە وارد نییە. یان نە ئەو تا لە کاتی تەحیاتە گەشتمە وەلە الضالین وتم ئامین بیرم کەوتەوە. باشە ئەی خۆ شوێنەکە شوێنی خۆی نییە. عولەما ئەفەرموون ئەبێ سوجدەی سەهو بەرێ، لە قورئان و سوننەشە نەهاتوو. باشە بۆچی بیبە؟ خۆ هیچ شتێک لە نوێژەکە نەگۆڕاوە، هەڵەیەکە کراوە توام تعویزیشی کەم و لە عینی شوێنەکە ئەڵێن نەخێر هەر ئەبێ، چونکە نەقڵی قەولەکان لە شوێنی خۆی کراوە بۆ شوێنێکی تر قبوڵیان نییە. هاتوون چیان کردووە؟ قیاسیان کرد. هەموو ئەو فەرمایشتانە باسی سەهو ئەکا لە نوێژە، فەرمایشتی کەمن، دە فەرمایشتێکمانەیە باسی سەهو ئەکا. ئەنواع جۆری لەوە ئەچێ 1000 جۆری سەهو هەبێ لە نوێژە، هەمووی قیاس کراوەتە سەر ئەو دەدانەیە. یەکێکیان نیسیانی کولیە کە حەدیثی ذی الیدەینە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوور کات نوێژی کرد، نیوەڕۆ بوو، دوور کات نوێژی کرد و سەلامیایەوە. ئەصحاب وانزانی وحیە، کەس هەر قسەی نەکرد، دوور کاتیان کرد و سەلامیان دایەوە. ذی الیدەین هەسایە وتی ئەقصرت الصلاة ئەم نووسیتە یا رەسوڵ الله. طبعا ئەمە ئادابێکی زۆر گەورەی تێیە. نوێژ کورت کراوەتەوە یان لە بیرت براوەتەوە، ناڵێ خۆت لە بیرت چۆتەوە، ئەڵێ نووسیتە، یان لە بیرت برایەوە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی كل ذلك لم يكن، حەیش دانێ لەوانە ڕووی نەدا، نە کورت کراوە نە لە بیرم چووە. اینجا ئەصحاب هەموو وتیان وەڵڵا یا رەسوڵ دوور کاتمان کرد، هەڵسایەوە دوور کاتی تری بۆ کردن و سەلامی دایەوە. بەسەن ئەمە یەکێک لە فەرموودەکان. چەند قیاسات کراوە لەسەر ئەمە. خۆ ئەمە تەنها دوور کاتە، بەڵام عەقڵی ئینسان عەقڵی قیاسە. خۆ ئەگەر سێ ڕکاتیش کەیت و سەلام دەیت و هەڵئەسی دانەیەک تەواو ئەکەی، یەک کەیت و سەلام دەیتەوە هەڵئەسی سیانەکەی تر تەواو ئەکەی، کەوە هەمووی عەقڵت مەجالت ئەداتێکە قیاسکەی. اعتمادن لەسەر چی؟ طبعا قیاس مەسلەکەکەی یان با بڵێن پاڵپشتەکەی بریتێ لە قورئان و سوننە. بۆیە سەیرەکەی ئەو هەموو قیاساتە لە فقهی ئیسلامیا کراوە، هەمووی لە پێناوی بەچی بەو عەقڵە کراوە کە خوای گەورە پێدای، بەو ذهنە کراوە کە رب العالمین پێ عەتا کرد.